جوان شیرو چلنگل دستو میزانه ایرا رادیوی دنجی گلا بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. بیەک دەنگی تێکوشینێ بلند بکەن و توندیە تێک ببن. ژنە ئازاد جباکە ئازاد وەلدینە. تێکوشینە ژنێ وێ مێرێ کۆلا ئازاد بکە. ژن پێشەنگە ژیانەیە. ژن هیویا ژیانەیە. به تکوشینا جنه و جواک آزاد ببر. ژن ژیان ئازادی. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵ بوو نەدەتوانرا هیچ زانیاریەک لەبارەیەوە وەربگیرێت و ڕۆژی 23 تشرین یەکەم زانیاری لەبارەیەوە زانرا داواکاریکی نوێیان با مەبەستی دیدار لەگەڵی پێشکەش کرد. هەریەکە لە ڕازیا ئۆستۆرگ رێزان ساریجا فایق ئۆزگۆر و مەزلوم دینج لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکە ئیمراڵی هەریەکە لە عومەر خەیری کۆنار حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. جارێکی دیکە بۆ ماوەی 6 مانگ دیداری ڕێبەر ئۆجەلان لەگەڵ پارێزەرانی قەدەغە کرا. نووسینگەی یاسایی سەدا لا دژی بڕیارەکە لە دادگای باڵای دەستوری هەمیشەی سکاڵای تۆمار کرد. با گوێرەی هەواڵێکی ئاژانسی مێزۆپۆتامیا سزای 6 مانگ قەدەغەی دیدار بۆ ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵی عومەر خەیری کۆنار وەیسی ئاکتاش و حامڵی یەڵدرم براوەتەوە و ناتوانن لەو ماوەدا چاویان بە پارێزەرانیان بکەوێت. پاش چەندین جار پێشکەشکردنی داواکاری لەلایەن تیمی پارێزەرانی ڕێبەر ئۆجەلان بە مەبەستی ئەنجامدانی دیدار بەڵام دەرکەوت کە لە 6 تشرین دوومەوە بۆ ماوەی 6 مانگ سزای نوێی قەدەغەی دیدار بەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵیدا سەپێنراوە. سەبارەت بە هۆکاری بڕینەوەی ئەو سزایە هیچ زانیاریەک بە پارێزەران نەدراوە. دادگای سزا قورسەکانی بورسا تانەی پارێزەران لەو بڕیارەی ڕەت کردووەتەوە و هەر بۆیە پارێزەران لە دژی بڕیاری قەدەغای دیدار لەگەڵ دادگای دەستوری هەمیشەی سکاڵا تۆمار دەکەن. ئەمە لە کاتێکدایە زۆربەی داواکاریەکانی پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار هەر 6 مانگ جارێک لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنی سزای بورساوە بە بیانووی سزای دیسیپلین ڕێگری لێ دەکرێت. هەروەها لە 2 تشرین دووەم جارێکی دیکە سزای دیسیپلین بۆ ماوەی 3 مانگ بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپێنرا. جێ ئاماژەیە کە ڕێبەر ئۆجەلان دوای 43 مانگ لا گۆشەگیری توند لە ڕۆژی 23 تشرین یەکەم بۆ یەکەم جار لەگەڵ عومەر ئۆجەلانی برازای پەرلەمانتاری پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی کۆبووە و پەیامێکی ئاراستەی ڕایگشتی کرد. پەرلەمانتاری هەرێمی خۆبەڕێوەبەری باسک ئۆیسانی تیاباریتا ئاماژەی بە گرنگی چارەسەری ئاشتیانە کردووتی چارەسەری بە ئازادی بەڕێز ئۆجەلانەوە دێتە ئاراوە. یەک لە پشتیوانانی هەڵمەتی جیهانی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد پەرلەمانتاری پەرلەمانی هەرێمی خۆسەری باسک ئۆیسانی تیابارێتایە و دەربارەی سیستەمی قڕکەری گۆشەگیری و مشتومڕەکانی ئەم دوایەی سەرپرسی کورد ئاماژەی بە پێگەی ڕێبەر ئۆجەلان کردو بۆ چارەسەری پرسەکانی تورکیا و جەختی کردەوە گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەر ئۆجەلان و دابڕاندنی بۆ ماوەی 44 مانگ لە دنیای دەرەوە بە هەموو شێوەیەک ئەشکەنجەیەکی ڕاستەقینەیە. تیاباریتا جەختی کردەوە لەوەی هەمووان لە مەراقیزانینی دۆخی ڕێبەر ئۆجەلاندا بوون و ئەم چاوپێکەوتنە بۆ زانیاری وەرگرتن لەسەر ژیان و تەندروستی ئەو زۆر گرنگ بوو. هەروەها وتیشی بەڕێز ئۆجەلان سەرکردەیەکی سیاسیە کە دەبێت ببێت بە بەشێک لە هەموو قۆناغەکانی ئەو خواستانەی گەلی کورد داوای دەکات. هەروەها تیاباریتا ئاماژەی با گرنگی پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان کرد و جەختی کردەوە لەوەی کە پەیامەکە نیشانەیەکی ڕوونی خاوەنداریکردنە لە چارەسەری سیاسی لا ڕێگەی دیالۆگەوە. لە بەردەوامیدا
ئەو پارلەمانتارە دەستنیشانی کرد ڕێگای چارەسەری پرسی کورد ئیمراڵیە وتیشی هیچ پاسایەک نییە بۆ هێشتنەوەی بەڕێز ئۆجەلان لە زینداندا. تیاباریتا لا درێژەدا ئاماژەی بەوە کرد بڕیارەکانی یەکێتی ئوروپا سەبارەت بە پەکەکە ئاستەنگیەکە لە پێش پرۆسی چارەسەری و پێویستە دەست بەجێ ئەو بڕیارە لا ببرێت. لە کۆتاییدا ئاماژەی بەوە کرد بۆ چارەسەری پرسی کورد و ئازادی ڕێبەر ئۆجەلان بەرپرسیارەتێکی گەورە دەکەوێتە ئەستۆی کۆمەلگای نێونەتەوەی و وتیشی ئەوەی دەکەوێتە ئەستۆمان لا گۆڕەپانی نێونەتەوەییدا بەردەوامی پێدەدەین و دەبێت فکرەکانی تەفگەری کورد بپارێزین و هاوکات هەوڵەکانمان بۆ سەرنج خستنە سەر ئەو شاراناکە لەسەری گەلی کورد و زیندانیانی سیاسیە زیاتر بکەین و ئەو دۆخە شەرمەزار بکەین. ئێمە وەک پەرلەمانتارانی باسک زۆر لە تەفگەری کوردەوە نزیکین. کوردستانیان و ئازادی خوازان لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان لا جنێف بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوە و ڕایانگەیان تاکە ڕێگەی بەدیهێنانی ئازادی ڕێبەر ئۆجەلانە لە چالاکی دانیشتن کە لە چوارچەوەی هەڵمەتی کاتی ئازادیە و لە 25 کانونی دووەمەی ساڵی 2021ەوە دەستی پێکردووە هەموو چوارشەمبەیەک لا گۆڕەپانی نەیشێن کۆبوونەوە ئەنجام دەدرێت و لەم هەفتەیەدا کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەنجامدرا. سەرەتا لە کەسێتی فەرماندەی هەپەگە ڕەشید سەردار بە ناوی محەممەد جان گۆڕهان کە لە 18 تەشرینی دووەمی ساڵی 2012 لە هەرێمی ئۆرەمان لە شەڕێکدا دژی دوژمن شەهید بوو خولەکێک ڕێزگرتن بۆ یادی شەهیدانی ئازادی کوردستان نیشاندرا. دواتر لەسەر ناوی کۆمیتەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەر بۆ پرسی کورد عوسمان تەکین ڕاگەیاندراوێکی خوێندەوە و ڕایگەیان گۆشەگیری دژی نۆرمی یاسا نێونەتەوەیەکان و مافەکانی مرۆڤ. لە کۆتاییدا بانگەواز بۆ بەشداربوون لە ئاهەنگی ساڵیادی دامەزراندنی پەکەکە لە شاری لۆزێرن کرا. Asasa Erdoğan Asasa Erdoğan Asasa Erdoğan Sam Abaşil Medina Berqedana gerilla Şiyan nabe Şiyan nabe Bıcam Bugün hem terane eysero Bıcam Bugün hem terane eysero Bıcam Bugün hem terane eysero Solüsyon politik pour la Kürdistan Solüsyon با دروشمی هزار سلااو لە ئیمراڵی دژی سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمراڵی و بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان گەلی حەسەکە ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا. لە ڕێپێوانەکەدا پانکارتی ئازادی ڕێبەر ئۆجەلان ئازادی ئێمەیە بەرخۆدانی گەریلا شکۆی ئێمەیە بەرزکرایەوە. لە ڕێپێوانەکەی حەسەکەدا ئەندامی مەجلسی گشتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا ئاوتاری پێشکەش کردووتی سلااوەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ هەموو ئازادی خوازێک بانگەوازی تێکۆشان و هەڵگرتنی بەرپرسیارەتی و خەباتە بۆ ئایندێکی باشتر چێرایەکە بۆ ڕووناکردنەوەی ڕێگەی شۆڕشەکەمان. هەروەها سەرۆکی پەیەدەی شاری حەسەکە جەختی کردەوە دەوڵەتی تورک لا ڕێگەی سیستەمی ئەشکەنجە و قڕکردنەوە دەیەوێت ئیرادەی گەلی کورد بشکێنێت و ئێمە تا دوا دڵۆپی خوێن بەرخۆدان و تێکۆشان دەکەین بۆ شکاندنی سیستەمی ئەشکەنجە و قڕکردنی سەر ڕێبەر ئۆجەلان و مسۆگرکردنی ئازادی جەستەیی. هاوسەرۆکی شارەوانی خەلفەتی محەممەد قەرەیلان دەستی کە دەست بەسەر پۆستەکەی داگیراوە پەیامێکی ئاراستەی گەل کرد و ئاماژەی بەوە کرد لە پشدانانی قەیومەوە پلانێکی استراتیژی هەیە و لەو بارەیەوە داوای کرد گەل هوشیار بێت. قەرەیلان لا وڵامی پرسیارەکانی ئاژانسی ئانەفە سەبارەت بەوەی کە سەپاندنی قەیوم لە دوای قسەکانی باخچەلیەوە ڕووی داواوتی سەپاندنی ئەم جارەی قەیوم بەسەر شارەوانیەکاندا بە تەواوەتی پلانێکی استراتیژیە. لە ساڵەکانی 90دا حیزبوڵڵا لە ئیلح دەردەکەوێت و ڕێخستنی تێدا دەکات. جێگەیەک کە بە هەموو جۆرێک لا لایەن ئاکەپە و هۆداپارەوە ئێرادەی گەلی تێدا سەرکوت دەکرێت. هەروەها سەبارەت با ڕەوشی ماردین وتی بەڕێز ئەحمەد تورک سیاسەتمەدارێکی کاریگەرە بۆ سیاسەتی کورد و ساڵانێکە پەرلەمانتار و سەرۆکی گشتی و هاوسەرۆکی شارەوانی بووە. لەم ڕۆوە سەپاندنی قەیوم بەسەر مێردیندا مامەڵەیەکی سمبولیە لە بەرامبەر سیاسەتی کووردا. لایەکی تریشەوە خەلفەتی جێگەی لە دایکبوونی بەڕێز ئۆجەلانە هەروەها ناوچەیەکە کە کورد و تورک پێکەوە دەژین بۆیە پێگەیەکی گرنگی هەیە. هەروەها لا وەڵامی ئەوەی کە هەڵویستی
سەرڕای ئەوەی کاگەل ئەوی هەڵبژاردووە و دەست بەسەر پۆستەکەی داگیراوە وتی خەلفەتی ناوچەیەکی فراکولتوریە گەندەڵی تێدا بڵاو بووتەوە و بووە بە جێگەی مادەی هۆشبەر هەموو ئەمانە با گرنگی استراتیژی بوونی دەڤەری بەڕێز ئۆجەلانەوە دەبەستمەوە و بۆ شێواندنی ئەم ناوچە گرنگە ئەو سیاسەتانە بەڕێوە ببرێت بەڵام دیسانەوە گەل خاوەنداری لێکردین و ئێمەش بەبێ گوێدانە ئەوەی کێ دەنگی پێداوین و کێنەیداوە خزمەتێکی یەکسانمان کرد لا کۆتاییدا قەرەیلان وتی خاوەنداری لا ئیرادەی گەلەکەمان دەکەین و بەردەوام دەبین و بانگەوازی لە تەواوی گەلمان دەکەم خاوەنداری لە بەهاکانی خۆیان بکەن و بانکێشتیان دەکەین بۆ بەرخۆدانی بەردەوام شارەوانی. حسین حسینی چالاکی سیاسی و فەرهەنگی خەڵکی مەریوان لەگەڵ نەسرین خۆشنەوازی هاوسەری و هەردوو مناڵەکەی لا ڕۆژانی ڕابردوودا لە شاری بودرۆمی تورکیا دەست بەسەر کراون و با مەبەستی دیپۆرتکردنەوە ڕەوانەی کەمپی موغڵا کراون بە پێی زانیاریەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان ئەم چالاکە کووردا ساڵی 2019 بەهۆی چالاکی سیاسی فەرهەنگیەوە ناچار بوو زێدی خۆی بەجێ بێڵێت و ڕوولا هەرێمی کوردستان بکات هەفتەی ڕابردوو لا کەمپی شاری بودرۆم لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوە دەست بەسەر کراوە و گوازراوەتە بۆ کەمپی مەغلا حوسێن حوسێنی بەهۆی چالاکیە بەردەوامە سیاسی و فەرەنگیەکانیەوە لە ئەگەری گەڕانەوەی زۆرە ملیدا بۆ ئێران لە بەردەم مەترسی جددی دەست بەسەرکردن و دادگاییکردندایە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاویان کردەوە کۆڵبەرێکی کوردی خەڵکی جوانڕۆ بەهۆی تەقینەوەی مینەوە کەم ئەندام بوو بە جۆرێک قاشێکی لە دەستداوە دەشڵێن ئەو کۆڵبەرە خێزاندارە و باوکی سێ منداڵە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕایانگەیان ئەحمەد ڕزایی خەڵکی شاری جوانڕۆ بەهۆی تەقینەوەی مینەوە قاچی بە سەختی بریندار بوو و دواتر گوازرایەوە بۆ نەخۆشخانە جێ ئاماژەیە بەپێی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 142 کۆڵبەر لە ناوچەکانی سنووری و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی تەقی ڕاستە و خۆی هێزە چەکدارەکانی ئێرانەوە هەروەها سەرما و کەوتنە سەرمین و کەوتنە خوارەوە لە شاخ و بەرزاییەکان کوژراون و بریندار بوون و لە مژمارەیە 10 کۆڵبەریان منداڵی خوار تەمان 18 ساڵانن. سەرچاوەیەکی ئاگادار ڕێگەیان ئێران لە ڕێگەی عێراقەوە پەیامێکی ناڕاستە و خۆی بۆ ئەمریکا ناردووە سەبارەت بە دیدگای خۆی بۆ چارەسەرکردنی قەیرانە مەترسیدارەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هاوکات بژاردەی سەربازی ئێران لە دژی تەلابیب لە ئێستادا دواخراوە. میدیای عێراقیەکان لە زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە ناوەڕۆکی پەیامێکی ئێرانیان بۆ ئەمریکا بە مەبەستی ڕاگررتنی شار ڕاگەیاندووە و ڕایانگەیاندووە دوێنێ تاران لە ڕێگەی عێراقەوە پەیامێکی ناڕاستە و خۆی بۆ ئەمریکا ناردووە سەبارەت بە دیدگای خۆی بۆ چارەسەرکردنی قەیرانە مەترسیدارەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باس لا کۆتایی هێنان بە شەڕی غەزە و باشووری لوبنان و وەستاندنی بوردومانەکانی بەیروت دەکا هەروەها بە دوای نەخشە ڕێگایەکدایە بۆ چارەسەرکردنی دۆخەکە. هەروەها ئاماژە بەوەش کراوە پەیامی ئێران لە زۆربەی بوارەکاندا دیپلۆماسی بووە و واتە دەیەوێت بگاتە چارەسەرێک کە کاریگەری هەبێت بۆ کۆتایی بەو ململانەیان کە ئێستا هەیە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی ئێران نایەوێت شەڕێکی هەمەلایەنە بکات. هەروەها ڕاگەیاندراوە هەست بەوە دەکرێت بژاردەی سەربازی ئێران لا دژی تەلابیب لە ئێستادا داخراوە. باس لەوەش کراوە ئێران زیاتر پەنای بردووەتە بەر چارەسەری دیپلۆماسی کە لە ڕێگەیەوە دەتوانرێت بگەنە چارەسەرێک. عێراق ڕۆڵی ناوبژێوانی لا گفتوگۆی ناڕاستە و خۆی نێوان واشنگتن و تاراندا دەبینێ و هەروەها بەشداری دەکات لە ڕێگریکردن لە پەرەسەندنی ڕووداوەکان بۆ شەڕێکی گەورەی هەمەلانەی ناوچەکە. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.